ئەو ماسحێلا بە ناکرێت شارە جەمن چیم پێوتی یان یەک ساعتە مناقەشەی چی ئەەکەم چاوەکەم کات ڕزگار بەرپرسەنەوە ساڵی پێناوە میوانێکی چمە پێویستی بە منەوە نییە پێویستە تۆ پێویستە بە من بڵێ ئەوە ئەەکەم چەند میوانی پشتەوەمانن تۆ ئەوە وتم بکێ میوانەوە تۆ نازانم منیش نەمەزانی هاتم بۆ تیڤی زانیوە چی و لە تیڤی زانیوە تۆ پێویستە پێشتر بە من بڵێ چاوەکەم یعنی ناکرێت پێم بڵێ یانی هیچی تێ نەئەچوو لە ڤایڤەر ئەو گروپەی کە هەیە بوو تا ئەمە وانە وایە شاراجان ئینتەرنێتم نییە ئەخی یانی ناکرێت لەبەر ئینتەرنێت نییە تەلەفۆنێکەوە کە لێرە نەبووم لە ئیستعلاماتەوە من بەرنامە ناکەمەوە زانی مەیکە خۆ بۆ منی ناکەی بەساخە بەرنامە بەجددیتە خۆ بۆ منی ناکەی بەرنامە قسە لەگەڵ ئیدارە بکە بەرنامەی چی شتی چی ئەو بەرنامەیە ناکرێت ناکرێتەوە شاراجان کار نایکەیت بەدەنەدەن نابەمە دەرە شارە ئەو مۆزوعە کۆتایی پێبێنە نایکەم باو ئەو کامێرەیە لە نایڵم کرێ لە بەرچاوی میوانە تۆ پێت بوتمە چاوەکەم پێت بوتمە ناکرێ یانی خۆمە شتێکی ئەوە نەموهیم نییە تۆ چۆن دەنگەکەی دەنەدەن نییە بەس من پێم وتی بە بەیانی پێم بڵێ یانی خۆمە بە کوردی خەڵق قسە ئاکات و شت ئەوەترێ کاک ڕزگارجان من تەقدیماتەکەم یان باوان یەکێ خۆت یەکلایی کەرەوە شتی وانە کاک ڕزگارجان من ناڵم بەرنامە بکرێت زۆر تاکید بێت لەوەی کە ناڵم بەرنامە بکرێ شاراجان قسەی خۆمم کرد شاراجان کاک ڕزگار خۆت قەرار بە تۆ چیت پێ باشەی ماواکەی ناهێڵم بەرنامە بۆ نەوە بڕۆ تاکید بکە ناڵم کاک ڕزگار تی ئەگەم من ناهێڵم بەو نوع بەرنامە بڕوا ئەمڕۆ تاکید بەلەوە شاراجان ناڵم بەرنامە بکەیت تاکید بە لە گەرمەی بەرنامەکەی هاوی لەو تێکەیەم يعني يا كم ما عندي بين الاستوديو ولا خلينا نقول هاتي لما نفارق ينزل كسين يبغى خلط الناس يدخلوا